ڕستورانێکی پسکۆلانەمان کردوەوە بۆ کەسانەی کە دێن بۆ سەوزەوات نانێکیش بخۆن و ئیسراحەتێکیش بکەن. خۆی لە ڕاستیە هەموو مرۆڤێک جۆرە لە جۆرەکان ڕەبتی هەیە بە سروشتەوە. ئیتر بە هەر ئیشەیەکات با بیکات. ئیتر بازرگانە، ئیشی ڕۆشنبیریەکات، ئیشی ڕاگەیان نەکات، هەر هەموو ئینسانێک بە جۆرە جۆرەکان ڕەبتی هەیە بە سروشتەوە. منیش دوای ئەو هەموو ئیشەی کە کردم هەرێکی لەیاڵێک هەرێکی ڕەبتی نەبوو بەیەکەوە زۆر هیلاک بووم لە شار. لەبەرەوە بڕیارم ما بێمە سروشت. ئیتر لە ناو سروشتیشە تۆ بیرەکەیتەوە کە ئەەکەویتە ناو سروشتەوان تۆ کەسێکی هیچی لێ نازانی کە ئەەکەیتە ناو سروشتەوە بیری لەکەیتەوە چی بکەیت. اینجا منیش ساڵێک و 4 مانگ بەس خوێندمەوە، کتێبم خوێندەوە و تارم خوێندەوە، سەیری ڤیددیۆم کرد، زۆر شت تا گەیشتم بۆ قەناعەتی کە لە بواری کشت و کاڵی ئۆرگانیکە یانە شتێک کە یعنی ناکرێت تۆ پاشخانێکی ڕۆشنبیری و سەقافیت هەیە بێت وەکو هەموو عالەم ئیشکەیت. هەرچەند ڕێزم هەیە بۆ هەموو عالەمێکە ئیشەکان، بەڵام ناکرێت تۆ ئەو پاشخانە سەقافی و ڕۆشنبیریە ڕەنگ نەیاتەوە لە ئیشەکەتە ئەیکەواتە بۆ خوێندوتەوە. دەوا سەبارەت بەو بەرهەمانەی کە ئێستا هەمانە تەمان بەهۆی تەڕوتوشیەوە ئێستا بەرهەمەکانمان تەواو دابەزیون. تەوان ئێمە ئەنواعی سەوزەواتمان نزیکی 16-17 سەوزەواتمان هەیە، بێجگە لەوە شلکمان هەیە کە پێنەگەیوە مانگی داهات و چاوەڕێن پێ بگا. اینجا ئیتر لە دوای ئەمەوە سەوزەواتەکان دیسان گەشەکەن تەڕوتوشی و سەرما تۆزێک زعیفیەکات. اینجا لەبەرەوە ئێمە دەرمانی گەشەشی ناینێ ئیتر بە ئیسراحەتی خۆی گەورە بێت. ئێستا کۆمەڵە سەوزەواتی وەکو توور و سڵق و تەڕەتیزە و ئەو شتانەمان هەیە. اینجا ڕستورانێکی پسکۆلانەمان کردوەوە بۆ کەسانەی کە دێن بۆ سەوزەوات نانێکیش بخۆن و ئیسراحەتێکیش بکەن. اینجا هێنێشت با تێک نەچێ. ئێمە ئەم شوێنێ من شوێنێکی سەیرانگانیە، شوێنێکی کەشتیاری نییە، شوێنێکە بۆ بەرهەمێنانی خۆراکی پاک ئیتر هەر خۆراکێک بێت. لە پاڵ ئەوەشە یەک تۆز خزمەت گوزاریشمان دروست کردو بووە کەسێک برسی بێ نان بخواکە بگەڕێ ئاسوودەیەک، سەیری پەلەوەرێک، هەروێشکێک، ئەسپێک، بەرخێک بکاتە هەم بۆ تۆزێک ڕیفرش بێتەوە مێشکی ئاسوودە بێت. بەڵام لە بەهارەوە قۆناغە گەورەکەی ئیشی ئێمە لە بەهارەوە دەست پێکات. ئێمە تەوان ئەمەمان بۆ تاقیکردنەوە کرد وەکو ڕیسەرچێک بۆ بزانی خەڵک چی ئەڵێ چۆن بیرەکاتەوە. بەڵام پێشوازیەکەی خەڵک زۆر لە ئاستی بەرهەمەکەی ئێمە زیاترە. لەبەرەوە بە پەلە کۆمەڵە بەشمان زیاد کرد، بەڵام لەبەرەوەی سەرمابوو نەمانتوانین زیادیکەین. بەڵام پێشوازی ئێمە زۆر باشە. ئەو خەڵکی کە دێت بۆ ئێرە بەڕاستی ئێمە سپاس گوزارین کە ئەو هەموو ڕێگەیەک ئەبڕن و دێن. ئیتر سەوزێکی پاکە بنەوە لەگەڵ خۆیانە، هیوادارین بتوانین زیاتریان بکەین شتەکان. پێشوازیەکەی ئێمە هیچ گلەیەمان لە پێشوازی نییە و هیچ خەمی پێشوازیشمان نیە، چونکە بەڕاستی پێشوازیەکە زۆرە. خەڵکی زۆر لە شارەکان داواکەن کە ناتوانن بێن، بەڵام بەرهەمەکەی ئێمە بەشی ئەوە ناکە بەڕاستی هەموو جارە بینێرین. لەبەرەوە هەوڵمان ناوە تۆزێک گەیاندنمان هەبێ و تۆزێکیش نەمان بێنی بە کورتەکەی، بەڵام ئەتوانین بڵین نیمانە. مەگەر ئیتر کەسێک دەگمن بێ نەخۆشیێکە بۆ نمونە ئەمڕۆ نامەی ناردووەڵێ نەخۆشی سەرەتانم بێ ئەو سەوزەواتە بخۆم ناچار ئێمە ئەوە بۆیانێرین وەکو شتێکی ئەخلاقی بۆیانێرین، ئەگەنا وەکو عام